ساڵتان لەبێ بینەرانی بەڕێز لە شارپێسەوە لەگەڵتان لەناو بینای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆکە بە ئامادەبوونی باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها بە ئامادەبوونی چەند مەکتەب سیاسێکی دیکە کۆبوونەوەی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەمین کۆبوونەوە لە ساڵی 2022 بەڕێوەچوو لە کۆبوونەوەکانە هەرچەندە هیچ باڤڵ تاڵەبانی و هیچ کام لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ زانیاریەک یاخود هیچ لێدوانێکیان بۆ دەستگاکانی ڕاگەاندن نەدا لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکە و هەروەها باسییان لەو کردکەوە ئەوان کەمێکی دیکە بەلاغێکیانە بێت لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکە بەڵام بەپێی ئەو زانیاریانەی شارپێس لە سەرچاوەکانیەوە لە نێو کۆبوونەوەکە دەستی کەوتووە لە کۆبوونەوەکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیادا سێ لێژنە دروست بێت کە لێژنەیەکیان بۆ دانوستانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و حیزب کوردستانەکانی دیکە هەروەها لێژنەی دووەمیش بۆ کۆبوونەوەی لەگەڵ لایەنە عێراقیەکان بە مەبەستی دروستکردنی یاخود ئەنجامدانی کۆبوونەوەکان بۆ دروستکردنی کابینەی پێنجەمی حکوومەتی عێراق هەروەها لێژنەی سێەمیش بۆ جێبەجێکردنی ڕاکارەکانی دانانی پارێزگارێکی کووردە بەپێ ئەو زانیارانەی شارپێس دەستی کەوتووە لەم کۆبوونەوە لە باڤڵ تاڵەبانی و هەروەها ئەندامانی مەکتەبی سیاسی بەشێکی تەوەرەکەیان داناوە بۆ پارێزگاری کەرکوک دانانی پارێزگارێکی کورد بە تایبەت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوەکە هەروەها لە کۆبوونەوەکەی ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی باس لەوە کراوە کە دکتۆر بەرهەم ساڵح کاندیدی یەکێتی دەبێت بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق کە ئەمە یەکەم جار نییە باڤڵ تاڵەبانی باس لەوە دەکات کە ئەوان بەرهەم ساڵح کاندیدی ئەوان دەبێت بۆ پۆستی سەرۆکۆمار هەرچەندە لە ماوەی ڕابردووە لە نێو میدیای کوردیا و خود لە نێو لایەنە سیاسیەکاندا لە کۆبوونەوە و بابەتەکانی دیکەدا باس لەوە کراوە کە هەریەکە لە مەلا بەختیار و چەند سەرکردەیەکی دیکە یەکێتی نیشتیمانی کوردستان کاندید دەبن یا خود ڕێککەوتنی دەسەکرا بۆی کاندید بکەن بەڵام لەم کۆبوونەوە بەپێ ئەو زانیاریانی دەستی شارپێسراوە دکتۆر بەرهەم ساڵح سەرۆکۆماری ئێستا عێراق دیاری کراوە بۆ ئەوەی کەوە چۆن بڵێم کەوە ئەو ببێتە کاندید یەکێتی نیشتیمانی کوردستان و تاوەکو ببێتە سەرۆکۆماری داهاتووی عێراق و لە خولی دووەمی بمێنێتەوە ئەمە زانیاریەکان بوون کە لە سەرچاوی تایبەتەوە شارپێس دەستی کردووە لە نێو کۆبوونەوەکانەوە ئەمە لە چاوەڕانی ئەوەدایکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەلاغی خۆی لەبارەی کۆبوونەوەکە هەبێت و ئەو کاتە شارپێس زانیاری زیاتر تا بۆ دەخاتە ڕوو لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆ